شیلان ئاکچان ئەویش ڕانجۆڤەری کڕی بەکێ دەڵێ دار لاستیر بۆچی شووی بە گەنجێکی بەڕەگەز تورک کرد. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. شیلان ئاکچان کچە کوردێکی شۆخ و شەنگە تەمەنی 28 ساڵە خەڵکی شاری کەرکووکە. شیلان ئاکچان هاوسەرگیری لەگە کوڕێکی بەڕەگەز تورک کردووە بە ناوی شەهموس ئاکچان وە کچێکیشان هەیە ئێستا ناوی میلا مەلیسەیە. شیلان ئاکچان سەرەتای دەرکەوتنی لە کەناڵی نێت تیڤی بوو لە بەرنامەی نێت گرام. شیلان لەوە تووڕێیە دەڵێ من 7 ساڵ لە دەرکەوتوم لە سۆشیال میدیا و لە تیڤەکان کار دەکەم تاکو ئێستا نەبوومەتە خاوەنی ڕانژ ڕۆڤەر و جی کلاس. هەندێک کەسیش هەیە دێن تەنها لە ناو سۆشیال میدیا خزمەت دەکەن دەبن بە مۆدێل و شتی تر لە مودەیەکی زۆر کەم دەبن بە خاوەنی ڕانژ ڕۆڤەر و جی کلاس. شیلان ئاکچان بۆ تووڕێیە دەڵێتن لەوە تێی دەرکەوتوم لە ساڵی 2014 پێم دەڵێن تۆ ناشرینی بەڵام من زۆر جوانم دروستکراوی خوای گەورەم ڕێک دەڵێ گوڵم ئەگەر پێتان دەکرێت دروست بکەن ئەوە ئێوە دروستی بکەن. بەڕێ من ئەوەی ئەو قسانە دەکا نەخۆشی دەرونی هەیە خۆیان لەوانەیە لە ناخەوە شتێکی ناشرین بن بۆیە بە خەڵک دەڵێن ئێوە ناشرینن وە لە 100 ملیۆنیش خۆی بەدڵە دەڵێتن مێدەکەم پێم ڕازیە بەسمە. وەروە دووبارە ڕەخنەی تریشیان لێ هەیە دەڵێن بۆ لاوازی بۆشت ناخۆی قەڵەوبی. ئەویش لە وەڵامدا دەڵێ من لەوەتی بەبیرم دێتن هەر ئەو جسمە و هەو شێوازە بوومە بۆیە ئەمەنە زەعیفم دەڵێ دار لاستیقم. و باسی خزمەکانیشی دەکا پێیان دەڵێ خزمەکانم زۆر ڕێگرن بۆ ئەو کارێک کە دەکەم نازانم کێشیان چییە ئەوان بەڵام من بەردەوام دەبم بێگومان وە گوێش بە هیچ کەسێک نادەم شانازی بە هەموو شتێکی خۆمەوە دەکەم بە تایبەتی بوێریەکەم. شیلان بۆ باز لەوە دەکا ژیان فێری کردووە خراپ بێ. شیلان دەڵێ ژیان فێری کردومە خراپ بم بەڵام هەر ناتوانم خراپ بم بەرامبەر خەڵک و هاوڕێ. ئەی بۆ ئێوە باش نابن بۆ بەخۆشی نەژین ژیان 2 ڕۆژە و مردنی تێدایە بۆ ڕقمالەیەک بێتن. شیلان ئاکچان وەکو خاتوونەکانی تر بێبەژنیە لە نەشتەرگەری و جوانکاری. بابزانین چەند نەشتەرگەری جوانکاری بۆ خۆی کردووە. لە ئێستادا 2 جار لوتی نەشتەرگەری کردووە هەروەها فیلەر و بۆتۆکسیشی کردووە لەگەڵ تکساسیشی بۆ چەناگەی ئەنجام داوە. بە دەژڵێ پەشیمانیمە کە ئەو نەشتەرگەری و جوانکاریانم کردووە ئەگەر بێوێتن زیاتریش ئەنجام دەدەم. وە ناخۆشترین ڕۆژەکانی شیلان ئاکچان لە ساڵی 2013 مانجی 12 نەخۆشیەکی زۆر سەختی گرت لەو نەخۆشیە 4 مانگ نەیتوانی بە قاچەکانی خۆی بڕواتن. وەڕقیشی لەو کەسانە دەبێتەوە خۆیان بەزل دەزان و خۆیان پۆزاوی دەکەن پێویست بە شتانە ناکە ئەکت بۆ خەڵک بکەی تۆ چۆنی هەر ئاوا بە. لەبەرەوەی لە کۆتاییدا ئێمە هەر هەمومان مرۆڤین. ئێمەش لێرەدا هاتینە کۆتایی راپۆرتی ئەو جارەمان. زۆر سوپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیدۆیەکە وە لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێ لەگەڵ سەبسکرایب و زەنگۆڵەی چەناڵی یوتیوبەکەمان. هەمیشە لەگەڵتان دەبین لە کلیل میدیا.